لە ماوەی ساڵی زیاترم دوکانانە ماستاوە بێ ئیش و بێکار دانیشتوینە زەرێرێ زۆرمان کردووە بەڕاستی بەس بیدایەتی هاتیم پرسیاریان لێمان کرد زۆر هاتن و ڕۆیشتن بەس لە دوایەوە هەتا ئێستا کەس پرسیاری لێمان نەکردووە نەبووە قەرەبوو نەبووە تعمیرکردن ئەوەیشی تعمیر کراوە هەوڵێکمان داوە لە کرێ دوکانەکان ئەم سپیکاریانەیە کرا بەڵام ئێستا ئیشێ زۆری نەماوە ئەمانەوێ بە زووترین کات دەستکەنە چاکردنی کاشی و کاربانمان بۆ بکەن بۆی بتوانین بێنەوە سەر ئیشوکاری خۆمان بەڕاستی بێش و بێکار دانیشتینە هەمومان ساحب عایلەی هەرێکی هەر دوکانی دوو عایلە سێ عایلێ لەسەرێتی ئەبێ هەوڵێکمان بۆ بدەن بە زووترین کات بۆمان تاوین کەن بتوانین ئیشوکاری خۆمان بکەین وەڵایی کوڕێکە خۆی وەری گردووە بۆ ماوەی 10 ساڵ کاک هۆگرینەوە ئیتر ئەم بەڕاستی ئەم خانە زەرێری زۆری کرد جەمەلۆنەکەی ڕووخا بوو هەمویان پاکۆ کرد و ئەم سپیکاریانیان کرد ئەوش بەڕاستی لە حساب خۆی ئێستا و پیاوەش ئەڵێ من قەرزارم ناتوانم ئەو دوای تەواو بکەم لایەنی حکومی چییە کە بە ئیشەکە هەستاوە ئاثارە وەڵا خۆی عاید ئەوقاف و ئاثارە بەڵێ عاید ئەوقافە زیاتر وڵی ئێمە هەر دوکانی زەرێ زۆری کردووە بەڵام من بەخوا زیاتر لە 20 دەفتەر زەرم کردووە دوکان وایە دەفتەرێ دوو دەفتەر زەری کردووە ئێتر هەموویشی قەرزارە ناتوانێت یعنی لە حساب خۆشمان چاکەین بە زووترین کاتەمانەوە بۆمان چاکن بۆی بژێوی ژیانمان خۆمان بەرینە سەر